بەڵێ بەرزان هەر وەکو لە سەرەتاشەوە ئاماژەم پێدا ئێمە میوانێکی ترمان لەگەڵدایە سەبارەت بە بەشداریکردنی مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و شاندیاوەری لە لووتکەی حکوومەتی جیهانی لە دوبەی. میوانەکەمان زۆر بەڕێز غەیث تەمیمی سیاسەتمەدار و سەرۆکی پرۆژەی مواتەنە کە ڕاستەوخۆ لە ستۆدیۆی لاوەن لە لامان میوانە. بەڕێز تەمیمی شەوتان باش، گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لەم گەشتەی ژووری هەواڵی کوردستان 24. زۆر باشە مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە دیدارەکەیدا لە لووتکەی حکوومەتی جیهانی لە دوبەی دەڵێت کوردیش هاوشێوەی فەڵەستین دەبێ دارای مافی چارەی خۆنووسین بێت. خوێندنەوەتان بۆ ئەو قسەیە چییە کە دەبێ کوردیش دارای مافی چارەی خۆنووسین بێت؟ بخير بي من حيث المبدأ طبعا بنەوە مەبدەئەوە ئەگەر ئێمە تۆزێک بگەڕینەوە سەرخێنەوەی دۆزی گەلی کورد و کوردستان لە ڕەهەندە مێژووی و کلتوریەکەیەوە ڕەنگە بەگرە زۆر شەرعیتر بێت لە دۆزی فەڵەستینیەکان. ئەمەش لەبەرەوەی کە کورد بۆ خۆیان دەوڵەتێکیان دامەزراند بەر لەوەی کە دەوڵەت لە عێراق و لە سووریا و لە ئێران دروست ببێت. کوردەکان بۆ خۆیان لە مێژوودا دەوڵەتیان هەبووە لە کاتێکدا فەڵەستینیەکان ئەم شتیان نەبووە. کورد دەوڵەتی هەبووە داگیر کراوە، بەڵام فەڵەستینیەکان دەوڵەتیان نەبووە تا بێ دەوڵەتەکەیان داگیر بکرێت. دوای ئەوە کوردەکان دەستدرێژیە خۆ هێرش کراوەتە سەر دۆزەکەیان و دانی پێدانانراوە لەلایەن وڵاتانی سایکس بیکۆ. لە کاتێکدا فەڵەستینیەکان پشتگیری و دانپێدانانی ژمارەیەک زۆر وڵاتی جیهانیان هەبووە. فەڵەستینیەکان پشتگیریان هەبووە، عەرەبەکان لە هەمیشە لە پشتیان وەستاون، چونکە ئەوان عەرەبن. موسڵمانەکان لەبەرەوەی ئەوانش موسڵمانن پشتگیریان کردوون. بەڵام ئەگەر تۆ سەیری کورد بکەی ئەم شتە نابینیت. تەنیا لەلایەن هەندێک چالاکوان و ڕۆشنبیر و ئینسانی مافناس نەبێت لە جیهان و ناوچەکەدا. بەڵێ دۆزی گەلی کوردی هیچی کەمتر نییە لە دۆزی فەڵەستینی و فەڵەستینیەکان. بەڵام خاڵە جەوهەریەکە ئەوەیە کە کورد یاخۆت بەڕاشکاوی قسە بکەین نەچوون و تێرەوە نەگلاون لە کردەوەی تیرۆریستی. زۆر باشە بەڕێز تەمیمی، کەواتە بەبێ دانان بە مافی چارەی خۆنووسینی گەلی کوردستان سەقامگیری لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دروست دەبێت؟ هو حق تقرير المصير. مافی چارەی خۆنووسین مافێکی مرۆییە لە جارنامەی مافەکانی مرۆڤ دانی پێدانراوە، بەڵام لە ڕووی کردداریەوە کوردەکان مافی چارەی خۆنووسینیان هەبووە کاتێک دەوڵەتی عێراقی نوێ دروست کرا و بەشداری لە پێکەنانی حکوومەت کرد ساڵی 2008 و یاخود 2005 دەنگیان بە دەستوری نوێ عێراقدا و بڕیارێندا بەشێک بن لە دەوڵەتی نوێ عێراق. بەڵام جێبەجێنەکردنی دەستور وەکو خۆی و جێبەجێنەکردنی ئەرکی دەوڵەتی عێراقی ئەوەی کە لە سەرێتی نەیکردو دەوڵەتی عێراقی لە بەرامبەرگەلی کوردستان ئەمە بۆتە هۆی ئەوەی کە جارێکی دیکە کورد ڕێفراندۆمی کرد لە ساڵی 2017 کورد قسەی خۆی کرد، گوتیان کە ئێمە نامانەوێت بەردەوام بین لە وڵاتێک کە دان بە مافەکانی ئێمەدا نەنێت، دان بە سەروەری ئێمە و خۆیدا نەنێت. ئەمە کێشەکەی ئەمە کێشەیەکی زۆر گەورەیە، چونکە لەم کێشەیەدا ڕەهەندی سیاسی و یاسایش تێکەڵ دەبن. بە دیدگای من کوردستان نەبوونی کێشەی یاخود نەبوونی سنووری ئاوی و هەروەها نەبوونی سنووری لەگەڵ وڵاتێک کە زۆرینەی کوردی تێدا بێت کێشەیە بۆ ئەوەی دەوڵەتێکی سربەخۆ و ئازادی خۆی هەبێت. بەڵام کورد لە عێراقدا دەستکەوتیان زیاترە وەک لە کورد لە ناوچەکانی دیکە لە وەکو لە تورکیا و سووریا و ئێران. ئەمان سەرکەوتووترن، هۆکارەکە
یەکێشی دەستگرتنە بە مافی گەلی کوردستان لە کوردستانی باشوور و دەستگرتنە بە سیستەمی فیدرالی و پێداگریانە لەسەر مافە دەستوریەکانی خۆیان. ئەمە ئەو شتەیە کە دەبێتە هاندەر بۆ ئەوەی شتی زیاتر بەدەست بێن. ئێوە باسی دەستورتان کرد کە کوردیش دەنگی پێداوە، بەڵام لە دیباژەی دەستوری عێراقدا دەڵێت پابەندبوون بەم دەستورە ئەوە مەرجە بۆ یەک پارچەیی خاکی عێراق، بەڵام عێراق پابەند نییە بەو دەستورەوە، کەواتە هیچ مەرجێک ماوە بۆ پێکەوەژیان. أزمة الديمقراطية قەیرانی دیموکراسیەت قەیران لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست قەیرانێکی زۆر قوڵە، قەیرانی مرۆڤایەتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست قەیرانێکی زۆر قوڵە. عێراق دەیان ساڵ لە ژێر یاخود زۆرداریدا بووە. ئەو شتێکە پێویستە دەستی پێوە بگرین کوردستانە. کوردستان ئێستا ڕووپۆشێکی دەستوری هەیە، شەرعیەتێکی نێودەوڵەتی هەیە لەسەر ئاستی ڕۆشنبیری و کۆمەڵایەتی بەماشیەوە. بە دیدگای من لەگەڵ ئەو شێوازە حکومەی ئێستا لە بەغدا هەیە، کورد ناتوانێت مافی زیاتر بەدەست بێنێت، مافی سەرەکیتر بەدەست بێنێت، چونکە ئەو سیستەمەی ئێستا هەیە توندە، سیستەمێکی توندە. مافی بە شیعەکان نەداوە لە باشوور کە زۆرینەی دەسەڵات شیعان، مافی بە سونەکان نەداوە لە کاتێکدا سونە نوێنەرایەتیان هەیە لە حکوومەتدا. ئەم سیستەمەی ئێستا هەیە دام بە ماف دانانێت. دەستوری عراقی پەک خراوە. بەڕای من خاڵێکی وەچەرخان دروست دەبێت بۆ ئەوەی دووبارە پێداچوونەوە بکەین. ئێمە قۆناغی دەوڵەتداریمان هێشتا پێی نەگەیشتون، یاسای سەد سورکاری پێ نەکراوە، دەیان شایستەی دیکە نەدراون وەکو خۆیان. ئێمە دەگەین بە ساتێک بۆ ڕاستکردنەوەی ئەم شتانە. ئەو کات کوردستان دەرفەتێکی گەورەتری دەبێت بۆ ئەوی پێگەی خۆی پتەوتر بکات. ڕەنگە ڕۆژێک لە ڕۆژان ئەو کاتە بەرەو کۆنفیدرالیەت بچین لەگەڵ بەغدادا کوردستان وای لەبێت، بەڵام دەشکرێت لە هەمان کاتدا گۆڕانکاریەکی ئەرێنی ڕوودات لە بەغدا، نخبەیەکی دیموکراسیتر بێتە سەردەسەڵات و لەو سیستەمە. زۆر باشە. بەڕێز تەمیمی، هەروەها مەسرور بارزانی ئەمڕۆ لە لووتکەکە ئاماژەی بە خاڵێکی کەدا کورد هیچ وەختێک دژی هیچ لایەنێک نەبووە، فاکتەری سەقامگیری بۆ لە ناوچەکە، بەڵام هەندێک جار و دەیبینین ڕۆژانەش تا ڕادەیەک هێرش دەکرێتە سەر هەرێمی کوردستان. بۆچی کوردستان دەکرێتە ئامانج لە کاتێکدا کوردستان یاخود کورد فاکتەری سەقامگیری ناوچەکەیە؟ من لە چەندین وتار و چاوپێکەوتنێکی دیکەدا گوتومە کە قەیرانی کوردستان هۆکارەکەی ئەوەیە کە کوردستان سەرکەوتنی بەدەست هێناوە، سەرەڕای نەبوونی پشتگیری دەستوری، سەرەڕای پێنەدانی مافی دارایی و ئابووری و سیاسی خۆی، بەڵام کوردستان سەرکەوتوو بوو. بۆیە کار بۆ ئەوە دەکرێت کە پێشکەوتن لە هەرێمی کوردستان پاک بەخرێ و ئاستەنگی بخرێتە بەرەم، بەڵام سەرڕای هەموو ئەمانە کوردستان توانیویەتی نمونەیەکی زۆر پێشکەوتوو پێشکەش بکات بەراورد بە پارێزگاکانی دیکەی عێراق، تەنانەت بەراورد بە وڵاتانی دیکەی ناوچەکەش. ئێستا کوردستان لە سووریا باشترە، لە لوبنان باشترە، لە زۆر وڵاتی دیکە دەوروبەری ئێمە باشترە. ئەمە بۆ خۆی استفزازی ئێران دەکات، استفزازی وڵاتانی ناوچەکە وەکو تورکیاش دەکات. هەردووکیان دەترسن لە سەرکەوتنی هەرێمی کوردستان، هەردووکیان لەم بابەتە ترسیانێ. ئێمە پێویستە ئەمە لەبەرچاوە بگرین. کوردەکان هەرچەندە دڵنەوەی بۆ وڵاتانە بدات و دڵنیایان بکاتەوە، ئەمان هەرگیز ڕێگەنادەن ئەم ناوچەیە سەقامگیری بەخۆ بینێت و زیاتر بەرەو پێشەوە بچێت. بۆیە من پێم وایە بەڕێز سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ئاگداری ئەم بابەتە بوو و هۆشیاری هەبوو سەبارەت بەم بابەتە کاتێک گوتی کە پێویستە هێزەکانی هاوپەیمانی لە نێو عێراقدا بمێننەوە و ئێمە پێویستمان بەمانەوەی ئەوانە. من پێم وایە داهاتووی کوردستان، سەقامگیری و ئاسایشی کوردستان پێویستی بە هاوبەشێکی استراتیژیە لەگەڵ ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بە دیاریکراوی بەبێ ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و کۆمەڵگەی نێودەوڵەتی ئەو کاتە کوردستان تووشی کێشەی گەورە دەبێت و پلانی لەبەرامبەردادەندرێت، چونکە کوردستان بە ڕق و پینە دەور دراوە. ئام ناوچەی ئێمە ناوچەیەکە بە ڕق دەورە دراوە، ناوچەیەکە کە دژایەتی سەرکەوتن
دژایەتی سەرکەوتنی دەکرێت تۆ لە زیاتی ئەوەی ئەزمموی سەرکەوتەکانت بۆ بەسرە و ئەنبار و پارێزگاکانی دیکە بگوازرێتەوە ئەمە دەبواە ئەوە حکوومەتە عراقەکان ئەمان بکردە بەڵام ئەمان چی دەکەن کۆت و بەند دەخەنە بەردەم هەرێمی کوردستان و دەیانەوێت هەڕەشە بخەنە سەر ئابووری و ئەمنیەتی کوردستان عێراق پێویستی بە هەرێمی کوردستانە پێویستی بە هەرێمی کوردستانێکی بەهێزە بەڵام ئەمە بە شێوەیەک دەبێت کاتێک ئەوانەی لە بەغدا بن باوەڕیان بە عراقێکی بەهێز هەبێت بخێن ئەوانە ئێستا لە بەغدا حکوم دەکەن عراقێکی بەهێزیان ناوێت بۆیە نانەوێت هەرێمی کوردستانیش بەهێز بێت ئێمە پێویستمان بە هۆشیارمەندیە بۆ ئەوەی هاوڵاتی بوون بێنینەوە پێشدارێکی دیکەوەلەوە تێبگەن کاتێک بەسرە و ئەنبار بەهێز دەبن پێویستیان بەوێ هەرێمی کوردستان بەهێز بێ مووسڵ بەهێز بێ ئەم شێوازە بیرکردنەوەی بەداخەوە ئێستا لە سیاست زۆر باشە زۆر بەڕێز غەیر تەمیمی سیاسەتمەدار و سەرۆکی پرۆژەی مواتەنە گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان سوپاس بۆیەوە